ئازیزان دۆستان خۆشحاڵین جارێکی کە لێرە پێتان شادەبینەوە ئەم شەو لە تەوەرێکی کە تەوەرێکی زۆر زۆر مەبەست ئەویش پەیوەستە بە سروشتەوە. ئێمە بابینە سەر ئەو تەوەرەی ئەو بابەتی کە بزانین بەنسبەت ئێمەی کوردۆ سروشتێکی زۆر جوانمان هەیە و بە تایبەت بۆ فیلمسازی ئەو سروشتەی هەمانە لە هەموو ئەو ناوچە جوگرافیانەی بەشەکانی کوردستان و هەموو وەرزەکان هەمووی هەر یەکەی بۆ خۆی گزارشتە لە چەمچێکی بواری فیلمسازی. ئەتوانین بڵین لە ناو چێوە فرێمی فیلمە هەر هەمووی پێگەیەکی جوانی هەیە و گزارش جوان ئەگەیەنێت. جا لێرەوە ئەم شەو خۆشحاڵین هاوڕێیەکمان هاوڕێکی ئازیزمان فیلمسازێکی دێرینی قەڵاو منارە ئەو شارە دێرینە بەقەد هەولێر بەتەمەن نییە نا بەڵام تواناکەی ئەتوانم بڵێ ماوا دێرینە ئەم شەو لەگەڵمانە و با بزانین کاگ عەدنان گیان یاخوا بەخێر بەیبان دیەمان کا عەدنان. زۆر سپاس بۆ فیلمسازان، سپاس بۆ سەرکەوتاروی جوان، سپاس بۆ ئەو بزوتنەوە سینەماییە لە ڕێگای پلاتفۆرمی فیلمسازانەوە کە دەتوانین زوو بە یەکتر ئاشنا بین، دەتوانین کۆمەڵێک ڕای جیاواز لەسەر سینەما و لەسەر فیلمسازی بە تایبەتی گەشە سەندنی فیلمسازی لە هەرێمی کوردستان و گەشە سەندنی فیلم لە هەموو دنیا و جوولە و بزوتنەوەی فیلمسازی لە شار و شارۆچکانی کوردستان بە وردی قسە بکەین و باشتر لە یەکتر حاڵی بین کە بتوانین پۆزتیڤانەتر بیر بکەینەوە کە لەمەوت وە سینەمامان بەچ ئاراستەیەک دەڕوا و چۆن بتوانین باشتر کار بکەین و کاریگەریوان هەبی لەسەر هەم ناوەکۆ هەم دەرەوە. چاوەکەمی کە عەدنان گیان زۆر زۆر سپاس بەو هیوایی ئێمەش من وەکو خزمەتکارێک وەکو دەروێشێک لەم پێگەیەوە لەم سەکۆیەوە بتوانم بۆ چوون و دید و بابەتی زۆربەی فیلمسازان لەگەڵ هاوڕێکانمان کۆ بکەینەوە و لێرە بیکەینە سەرچاوە بۆ فیلمسازانی ئەمڕۆ بۆ ئایندەش، چونکە بەڕێستان نەزانن ئێمە ئەو سەرچاوانەی کە هەمانە وەکو کتێب هەموو چەند کتێبێکن زۆر کەمن، وەکو هەتا نووسینەکانیش زۆر کەمن، وەکو نووسینی وڵاتان و زمان و میلەتانی تر نییە. اینجا خۆش دەزانیت یعنی ئەمڕۆ گەلێ جار وای لێدێ خەڵک لە ناو سیارەیە زۆر دێ و ئەڕوات مەسافەی زۆر ئەڕوا، بەڵام ئەتوانێ بیخاتە سەر یوتیوب و ئەو بابەتانە جۆ لێ بگرێ. من بۆ خۆم گەلێ جار وا ئەەکەم چونکە لە ناو ناتوانم کتێب بخوێنمەوە سیارەش لێ بخوڕم، بەڵام ئەتوانم بیخەمە سەر یوتیوب لە ڕێی یوتیوبەوە یا لە ڕێی پیجێکی ئەلکترۆنیەوە جۆم لێ بێت ئەو کەسە بابەتەکەی چییە باسی چیەکات. اینجا بۆیە بەزەر ئازانیوە هەموو موانانەی بەڕێزانی وەکو ئێوە لەوێ ببنە سەرچاوە، چونکە ئێمە لە یوتیوب و لە تویچەر و لە فەیسبوک لە هەرسێکی بە یەکەوە داوازێت و بێجگەلەوەی لە کۆمەڵی گروپی کە شێرێک بۆی زۆرترین کەس بیبینێ و سەرچاوەکان وەکو سەرچاوە لە هەر هەموویا هەبێت، وەکو بڵێ چۆن بڵێ لە هەموو کتێبخانەکانە. اینجا خۆشحاڵین بەخێربێ سەر و سەرچاومان. کا عەدنان گیان ئەڵبەتە ئێمەی کورد وەکو سروشت دەوڵەمەندین بە هەموو ئەو چەمکانەی چی وەکو وەرز چی وەکو جێگەی جوگرافی کە لۆکیشنەکان جێگەکان هەمووی بۆ گزارشتی بواری فیلمسازی زۆر زۆر گونجاون، تەنانەت دەتوانرێت زۆر ئیشی وردیشی تیا بکرێت، ئاسانیشە. من پێم وایە زۆر ناوچەی کوردستانی ئەتوانین بڵێن دەڤەرێک بگریت، لەو دەڤەرەیە ئەتوانی ناوچەی شاخاوی دەشت هەمووی کۆپان بیت، هەمووی کۆ بکەیتەوە، توانی وا پێشانی بێ وەکۆی لە بیابانی نیڤادای ئەمریکای، ئەدوەکو ئەوەی کە لە هەر وڵاتێکی لە وڵاتان گەلێ جار ئەو سروشتە ئەبێتە هۆی مایەی کۆمپانیایەکی گەورەی بازرگانی فیلمسازی لە هەموو
کوردستانەوە بێن لەو جێگەیە لەو دەبەرە زۆربەی جێەکانی کوردستان لەبارە ئەگەر بێت و ئاسایش بەرقەرار بێ و پێگە بدرێەوە کۆمپانیانەی جیهان نەتوانن بێسوودی لێ ببینن جا پێم خۆشە بزانم بابەتەکەی بەڕێستان چییە ئەمە بۆ چوونی منە بەس حەزەکەم بۆ چوونی بزانم لەسەر سروشت زۆر سپاس سلااو لە هەموو بینەران سلااو لە هەموو خۆشەویستان لە هەموو ئەو کەسانێک کە سیرمان دەکەن و لە ئایندەش لەگەڵمان دەبن و بێکەوە بتوانین کاتێکی پرسوود بابەتێکی جیاواز لە بابەتەکانی دیکە قسە و گەنگەشە و گفتوگۆی لەسەر بکەین من بیرم کردەوە دەبێت بابەتێکی جیاواز ئەمجارە پێشکەش بکەم بابەتێک کە تا ئێستاکە قسەی لەسەر نەکرابێ یان زۆر کەم قسەی لەسەر کرابێ بابەتەکەمان ناویشانی بابەتەکەمان سروشت لە فیلمی کوردیدا جارێ بە هەر دەستەرەکەەوە باسی ئەوە بکەین بۆ ناڵێن سروشت لە سینەمای کوردیدا هەر بەپێی لە کۆڵنەوەکی خۆم کە بەشێکی لە گۆڤاری دیوانیش بڵاوم کردەوە سینەمای کوردی دەستەواژەیەکی هەڵەیە دەستەواژەیەکی هەڵەیە بە تێگەیشتنی من بە لێکۆڵنەوەی من دەستەواژەیەکی هەڵەیە چونکە لە ناو کوردستان لە ناو باشووری کوردستان با بڵێ یان هەموو پارچەکانی دیکەش لە ناو ئەو زۆنەی یان ئەو جوگرافیایی کە کورد لێی دەژی و پێی دەڵێن کوردستان نەتەوەی دیکەش هەیە بۆ نمونە لە باشووری کوردستان نەتەوەی تورکمان هەیە سریانیەکان هەن واتە مەسیحیەکان برا مەسیحیەکانمان و خوشک و برا ئێزیدەکانمان هەن و خوشک و برا یەهودیەکانمان هەن و کۆمەڵێک نەتەوە و ئاینی جیاوازی کرد ئەگەر ئێمە بڵێن سینەمای کوردی بەڕاستی لەو بڕوایەدامە کە غەدرێک لە فیلمسازی نەتەوەکانی دیکە دەکەین بۆ نەڵێن ئەگە بڵێن فیلمی با بڵێن سروشت لە فیلمی کوردیدا واتە ئێمە فۆکسمان لەسەر فیلمی کوردیە نەک فیلمی کوردستانی مەساحەکە فراوانترە بۆیە ئەو وەکو پێشەچیەک من ویستم ئەو ڕوونکردنەوە بدەم کە دەستەواژەی سینەمای کوردی بە بڕواو تێگەیشتنی من دەستەواژەیە کە زۆر ورد نییە زۆر دقیق نییە بەڵام سینەمای کوردستانیەکە وەکو سینەمە باز بکەین دەستەواژەکە فراوانترە و دیموکراسیان لەتریشە و جێ و مەکانی هەموو پێکهاتەکانی دیکەی کوردستانی لێ دەبیتەوە بەس منش حەزەکەم بۆ چوونێک لەسەرەمە بم چونکە هەر میلەتە و شوناسی خۆی میلەتەڵێ نەک بڵێن نەخاک یان وڵات هەر میلەتە و شوناسی خۆی لە ڕێی سینەما و لە ڕێی ئەدەبی خۆی لە ڕێی گۆرانی خۆی لە ڕێی هونەرەکانی خۆیەوە بە دنیا ئەناسێنێ بۆیە ئێمە ئەبێ بڵین فیلمی کوردی نابێ بڵێن فیلمی کوردستانی کەوتت کوردستانی ئەو کاتە و میلەتانی تریش کە لە ناو کوردستان ئایا ئەیگرێتەوە بەڵام ئێمە کە وەکو کورد بناسێنین ئەبێ شوناسەکەمان بێ شوناسەکەمان چییە فیلمی کوردیە جل و بەرجی من و قسەی من و تۆنی ئاوازەکانی گۆرانی ئێمە جیاوازە لەگەڵ تورکمانیە با من لە کەرکووکم لەگەڵ تورکمانە ژیا بێتم مثلکە جۆ لە گۆرانێکی تورکمانیە گرم ئەوە نە یادگاری مناڵیم لەگەڵ یا هەیە ئەوە نە با بڵێن دڵاریم لەگەڵ کچە تورکمانە کردووە بە شعر و لەحنەکانیە تەز بە لەشمادێ بەدەست خۆمی یعنی ئەمە شتێکە ژیانە بەڵام کە دێتە سەر ئەوەی با بڵێن باسی کورد دەکەیت نە ئەمەیان جیا ئەکرێتەوە من لەگەڵتم سەفی سەد لەگەڵتم هەر ئەوەیە کە نەخشە گەورەکە کوردستانە بەڵام فیلمی کوردیش لە کوردستان مەساحەیەکی زۆری داژی کردووە ئەوەی کە هەیە فیلمی کوردیە تاکە خۆشەویستانمان لە نەتەوەکانی دیکە فیلم دروست دەکەن لە چوارچێوە کوردستان بەڵام نەخشە گەورەکە کوردستانە ڕاستە ئێمە بە هەمووی دەڵێن فیلمی کوردستانی یا سینەمای کوردستانی بەڵام کە دێن فوکسمان لەسەر فیلمی نەتەوەیەک دەبێت دەڵێن فیلمی کوردی بۆ نمونە ئێستا ئێمە باسی فیلم کوردی دەکەین
بۆیە من ینی هاوڕان لەگەڵ جەنابەت هەر وایە ڕەنگە کەسێکی کە چەند ڕۆژێکی کە بێ باسی فیلمی سریانی بکە بەڵام لە ئیتارە گەورەکە چوارچێوە گەورەکە سینەمای کوردستانیە سینەمای سریانی لەناو سینەمای کوردستانی جێ دەبیتەوە سینەمای تورکمانی لەناو سینەمای کوردستانی جێ دەبیتەوە هەمووی کوردستانیە کەواتە سینەمای کوردستانی نەک سینەمای کوردی دەستەواژەی سینەمای کوردستانی پێم وایە زانستی تر و ورترە بەڵێ تا فیلم و سینەماش جیاوازە کاڵی سینەما ئەبێتە پیشەگەری زیاتر کە فیلمی شەگرێتە خۆی چەند بازاڕی بۆ دروستەکرێت لە ئەو جەرەی پیتاقەکەەوە لە هۆڵەکەەوە هەموو یەگرێتەوە بەس فیلمەکە بەس دروستکردنی فیلمەکەی پرۆسی دروستکردنی فیلمەکە تاو کاتەیە گاتە نیشاندان بەڵێ با زۆر لەوەیە دوور نەکەینەوە بینەوە سەربابەتەکەی بەڕێستان سپاس دەکەم بابەتی ئەمڕۆمان باس لە سروشت دەکەین لە فیلمی کوردیدا سروشت لە فیلمی کوردیدا ئێستا زۆر کەم باس کراوە ئەگەر بین یەک مقارنەی خێرا کۆمەڵک فیلمی دنیا فیلم بەناوبانگەکانی دنیا بە بیری لێ بکەینەوە ئەوە فلاشباگێکی سەریع دەبینین فیلمەکان زۆربەی بەتایبەتی فیلمەکانی هۆلیوود فیلمەکانی بۆلیوود هەندێک فیلمی ئیتالی و فەڕەنسیش ئێستا پەیدا بوون و دەمێش هەندێک وڵاتی ئەوروپی کار لەسەر تەکنیک و تەکنۆلۆژیای بەرز دەکاتن کە کەمتر ئیشی بە سروشتە ڕاستە سروشتێک دەخۆکرێنێ ناو فیلمەکان و ناو درامایەکەی لەناو چیرۆکەکانی ئەکتەرەکانی ئەوەندە ڕاهیناوە ئەوەندە پرۆبەی بەهێزیان کردووە لەگەڵ ئەو تەکنیکە بەرزانت لە پلاتۆیەک لە ستۆدیۆیەکی گەورە هەموو شتەکان لە ئەو ستۆدیۆ کۆنترۆل و دەستکردا و کە کاتی لە شاشەش دەبینین تەکنیکێکی بەرز بەڵام زۆر بڕواپێکەریشە مفلیعە بینەر قەنەعەتی پێدەینی بەرامبەر ئەوە دێن کۆمەڵک فیلمی کوردی وەکو فلاشباگێکی خێرا بەبی خۆمان دەینەوە ئێستا دەچین لەسەر دیتێلەکان و وردەکاریەکان دەبینین فیلمی کوردی ئەگەر ڕۆژێک بۆ نمونە پێویستی بە هەور بێ یان سوتفەیە لەناو یەک لە سکانسەکانی هەور هاتیە بەڵام سکانسەکە ئەمڕۆ تاونم بۆ بەیانی دەبێ چاوەڕێی هەمان باڕدۆخ و کەشی سروشتی بکات بۆ ئەوەی بتوانی هەمان ڕنگ و تۆنی ڕۆژ پێشتە بداتەوە ئەمە لە تەکنۆلۆژیای ئێستا لە تەکنۆلۆژیای نوێ باسی لەسەر دراوە یعنی ئیشی بەورتی لەسەرکراوە و ئیشیان بە سوتفە و بە گۆڕانکاری سروشتەکان کەمتر هەیە چونکە ئەوان خودی خۆیان گۆڕانکاری دروست دەکەن ئەمەش لە کوردیش دەبینین بە خێرایی باسی هەندێک فیلم بکەن هەروەکو وەبیر هێنانەوە بۆ نمونە فیلمی ڕێگای یەڵماز گۆنایی دەبینین لەناو بەفرە و سروشتێکی جوانی بەکارهێناوە بەڵام زەحمەتێکی زۆری هەیە ئەگەر بێت ئەم فیلمە لەناو ستۆدیۆ دروست بکرابە ڕەنگە ئەکتەرەکان ئەوەندە زەحمەت و ئەوەندە ناخۆشیان نەدەبینێت بۆ نمونە فیلمی ساتێک گۆمەستی ئەسپەکان دەبینێت ئەو ئەسپانە لە سنوور و چەند زەحمەتی ئەو منداڵە دەبینین کە چەندە پڕ زەحمەتە چەندە ناخۆشە چەندە پڕخەرجیە چەندە کاتت دەبات چەندە لەسەر سوتفە ئیشی کردو چونکە لە سینەمای پرۆفیشنال و زانستی بە هیچ شێوەیە کار لەسەر سوتفە ناکەین مەگەر یەک لە ملیۆنیش ئەوەیش ڕەنگە جعفەری پەناهی و کیارۆستەمی و ئەوانە ڕەنگە ئیشیان پێ بۆ ئەوان باسی گشتێکە دەکەم کە هیچ شتێک ناکرێت لە فیلمدا لەناو دوتۆی فیلمدا بە سوتفە ڕوودا بڵێن ئای ئەو دیمەنە بە سوتفە ڕوویداوە یەک لە ملیۆن جار ڕوودەدا یەک لە 100,000 جار ڕوودەدا بەڵام ئەوەی کە دەکرێت دەبێ هەمووی دیزاین بۆ کراوێت ئەوەی کە دەیبینی بینەر ئەوەی کە دواتر دەچێتە سەر شاشە دەبێت پێشتر هەمووی حسابی وردی بۆ کرابێ بام کۆمەڵێک فیلمی دیکەش هەر لەو فیلمانە باز بکەین
بۆ نمونە فیلمی گەلەگورجی مەهدی ئومێد دەبین لەناو چەند زەحمەتی و ناخۆشی دەردەسەری و بەدبەختی دروست کراوە فیلمی گەڕەکی داهۆڵەکانی حەسەن عەلی دەبینین ئەو دەرهێنە لەگەڵ ئەکتەرانە چەند ئازاریان بینیوە هەتا بتوانن کەش و هەوا ئەتمۆسفێرێکی جوان لە سروشتێکی ئاسایی و نۆرمالدا وێنە بگرن ئەمە ئەگەر لە پلاتۆیەک با لە ستۆدیۆیەکی گەورە با لە شارێکی سینەما بایە ڕەنگە ئەو هەموو زەحمەتی و ناخۆشی و ئینتیزار و چاوەڕوانکردن و خەرجی نەدەوێت ڕەنگە لەوێ ناو ستۆدیۆ خەرجی بە جۆرێکی کردوێ بەڵام بە وردەکاری زیاتر بۆ نمونە فیلمی سێ گۆشەی مەرەک فیلمی بەندەیە کە دەبین لەناو تونێلێکی 1350 متریدا ئەو ئەکتەرانە چەند زەحمەت دەبینن لە گەرمای چلەی هاوینی کوردستان کە پلەی گەرما لەسەرەوە 45 ڕۆژە بوو لە مانجی 7 ساڵی 2012 باس دەکەم فیلمی ژیانی مامۆستا جانۆ ڕۆژبیانی دەبینین ئەویش سوودی زۆری لە سروشت بەگرتووە و لەناو سروشت ئەکتەرەکانی نواندنی خۆیان دەکەن سەمای ئەسپەکان هی کاکە سەردار دەبینی چەند زەحمەتی کێشاوە ئەکتەری بمبورێت یەک دوو نمونە سەمای ئەسپەکانی کاکسەدا دەبین چەند زەحمەتی کێشاوە کاکە دەرهێنەری کورد بە بەدبەختی بە قوڕبەسەری بە حەشبەسەری دەوێت فیلمێکی سینەمایی بکە ئەو هەموو زەحمەتیە کە فیلمێک دەکات حقەت و توانە و ئینەرژی ڕەنگە هەر باشی چەند فیلمێک بکە مەسەڵەن بۆ هەر دەرهێنەرێکی پرسی ڕەنگە خەونی دەیان فیلمی دیکەی هەبی فیلمی شیرنی حەسەن عەلی بزانە لە چەند ئەتمۆسفێرێکی جوان و سروشتی تەسویر کراوە چەند سوودی لە سروشت بەگرتووە کارێکی باشە بەڵام دەین مقارنە دەکەین بە تەکنۆلۆژیا و پێشکەوتنی ئێستا یەکسەر دەزانین کە ئەمە خسارەتێکی گەورەیە کە ئەمە دەستکەوتێکی گەورە نییە چونکە چیرۆکی کوردی لەوەتەی با بڵێن لە ئەنفالەوە دەست پێ بکەین لە هەشتایەکانەوە دەست پێ بکەین حتا ئێستا چیرۆکەکانمان دەبێت چیرۆکی شارستانی نییە چیرۆک جیهانەوەی چیرۆکان درامایەکان چیرۆکی ناوشار نین چیرۆکی گوندین چیرۆکی دەشتن چیرۆکی شاخن چیرۆکی دۆڵ پێشەوەی بپەڕێنەوە بۆ حەزەکەم تێبینیە کە با بڵێن لای ئێمە لە کوردستان کاتێک کە فیلمێکە کرێت فیلمەکە وەختی پێچێت کاتێ زۆرە بعد لە کاتی وێنەگرتنە ڤیدیۆگرتنە بۆ گەلە جار تۆ سێرەکەی پێویستە بەوەیە چاوەڕێ بکەیت لە وەرزی هاوی نای فیلمەکەمی تەواو بۆ هەنێ دیمەنت ماوە چاوەڕێ ئەوەی بەفر ببارێ ئەبێ بەفر ببارێ بچی بۆ چۆ بۆ حاجی ئۆمەران بچی بۆ بلاری قەندیل بچی بۆ جێکە دڵنیایی تیابێ و لەوێ ئیشەکەت بکەیت و وەسوود لەو لۆکەیشنە ببینی ئەمە وەختە بات بەڵام تۆ سێرەکەی لە وڵاتان ستۆدیۆی خۆی هەیە هەر لەو جێگەی کە ئەوێت بەفری بۆ دروست دەکات وە لەگەڵەوەشە ئەمڕۆ تەکنیشی ئەمڕۆی با بڵێن ئیفێکت و باگراوند و کۆمەڵێ شتیکە ئەتوانێ وانە هەمووی داپۆشێت دەنگت باشە و ڕەنگشت باشە و برا جوانتریشی لە خزمەتەوە گۆڕیم حەسوودیشت پێدەم بۆ جان ئیجا کە عەدنانەوە من ویستم تەوزیح لەسەرەوە بدەم هەنێ لەم فلیمسازانی ئێستامان کە ئیشەکانیان جوانە بە حەقەت توانیانە سوود لە سروش ببینن یان بۆ نمونە کاکشارانی عەلیدی هەر ئیشی شێوەکاری لەگەڵ سروشت و فیگەرەکانی ناو چێوەکانیا کردووە هەر شتی جوانی کردو سروشتی هەر ئەوە نەهێن هەروان نەبووە هێنابێتی بە زیادەوە دای نابێت و بەس بۆ بەڕێخستن و بە کات بەسەر بردن بێت فەرموو کە عەدنان جان نامێت بڕێن لە بابەتەکە خۆشەویستی ئەمانە بابەتەکە دەوڵەمەند دەکات پێ خۆشان ڕێک ئەوەیە کە ئێمە لە سروشدا وردەکاری کەمتر وەردەگرین بۆ فیلمەکانمان هیچ شتێک وەکوتمان لەژێر کۆنترۆلی پرۆدیوسەر و دەرهێنەر نییە بۆ نمونە ئەگەر لە دیمەنێکمانوێ باران بارێ متمان بکەین سەر بارانی سروشتی ڕەنگە کاتێکی زۆر بەم بەڕۆ بچین لە چاوەڕوانی وەجگە لەوە
لە خەرجی زیاتر دەکەین کاتی کە ئێمە چاوەڕوانی بارانێکی سروشتی دەکەین بەڵام لە عینی کات ڕەنگە لە هەمان ڕۆژ لە هەمان کات لەو شوێنە بە هەمان ڕتمی ئەوەی کە دەمانێت ئەو بارانە نەبارێ کاتێکی زیاتر بە فێڕۆ دەین و خەرجیەکی زیاتر دەکەین بەڵام ئەگەر لە ناو ستۆدیۆ ئەم کارە بکەین وەکو ئەوەی کە ڕاستە تەکنۆلۆژیایەکی تازەش نییە پێشتریش ئەم تەکنۆلۆژیایە با بڵێن بەکار هاتووە لە سینەما لە کۆمەڵک فیلمی مێژووی گەورە و ئێستا کە لە زۆربەی هەر زۆری فیلمەکانی هۆلیوود و بۆلیوود و سینمای فەڕەنسی و ئیسپانی و هەندێک وڵاتی دیکەشدا بەکاردێت وەکو فیلمانێک کە بەم دوایە بینیمان ئاڤاتار و فیلمەکانی دیکە ئەمانە هەمووی بە ئەوە دەگەڕێتەوە کە ئێمە ستۆدیۆیەکی گەورەمان نییە شارێکی سینەمای گەورەمان نییە باش ئەگەر لە دیمەنێک بمانەوێ گڕکانێک هەبێ گڕکانێک هەبێ چی بکەین باشە گڕکان لە کوردستان نییە ئەگە بمانەوێت بوومەلەرزەیەک هەبێ کۆمەڵێک شارێک وێران بکە بمانەوێ چیرۆکی لافاوێک یان باران بارینێک یان ڕەشەبایەکی زۆر بەهێز بجێڕینەوە دەبێت چی بکەین دەبێت چاوەڕێ ئەوە بکەین کە جارێککە لافاو بێ چاوەڕێ ئەوە بکەین کە بوومەلەرزەیەک بێ چاوەڕێ ئەوە بکەین کە گڕکانێک بێ نا جیاوازتر لەوە شوێنێکی دیکەیە دەبێ هانای بۆ ببین دەبێ قسەی لەگەڵ بکەین دەبێت ئیشی لەگەڵ بکەین دەبێت لەمە دووە سینەمای کوردی فیلمی کوردی بیری لێ بکاتەوە کە بۆ ئێمە ناتوانین سوود لە گرین سکرین وەربگرین ڕاستە لە چەند فیلمێک سوودی لێوەرگیراوە بەڵام ئەگەر بێت و دیمەنی کچ و کڕێکمان هەبێ بۆ نمونە یەکتر لە باوەش بکەن بۆ نمونە ماچێک بکەن ئۆکەی لە ناو ڕەنگە لە ناو جەرگەی بازاڕی هەموو شارەکان نەتوانێت ئەم دیمەنە وێنە بگرین هەموو شارەکانی کوردستان نەتوانین ئەم دیمەنە وێنە بگرین لە حاڵی ئێستا ڕەنگە کۆمەلگا لە چەند ساڵێکە گۆڕانکاری بەسەدا بێ یان وەکو خۆی بە یا خراپیش بێ نازانین ئەمە دیار نیە بەڕاستی لێمان وازە نیە ڕوون نیە ئاوت وەکسان لەکوێ بکەین ئەمە توانین ستۆدیۆیەکی بچووکی دروست بکەین ڕەنگە کرابێ لە ئەندەک فیلمیش کرابێ دروست کرابێ و ئیشی لەسەر کرابێ زۆر باشە بەڵام بۆ نەیکەینە نەریتێک یان بەدیلێک بۆ ئەو مزاسفەت گەورانەی کە بمانەوێ چاوەڕوان بکەین یان نەتوانین و یان بە هەرچی ئیفێکتێک بێن درستی بکەین لە ستۆدیۆ دەتوانین زۆر بە ئاسانتر درستی بکەین و کاتمان زۆر کەمتر دەڕوا و ڕەنگە زۆر بە وردەکاری و بە دیتێڵی زۆر جوانیشەوە بتوانین وێنەی دیمەنەکە بگرین وە سەرنجڕا چێشتر بی و بتوانین بە ورتر چیرۆکەمان بژێرنەوە نەک بە پەلەپەل بۆ نمونە ئەو دیمەنەی باس کرد کچ و کوڕێک دەیانەوە یەکتر لە باوەشکان یان ماسێکی ناودەمی یەکتر بکەن لەناو جەرگەی شارێک لەناو بازارێکی گەورەی هەر شارێک نەتوانن بیکەن بەڵام دەتوانین لە ستۆدیۆیەک لە باگراوەندیان گرین سکرینێک بێ دوایە کە دەتوانین لە مۆنتاژ و لە کۆمەڵک پرۆگرامەکانی مۆنتاژ لە پریمێر و لە فاینەڵکەت و لە کۆمەڵێک پرۆگرامی دیکە دەتوانین گرین سکرینەکە رابدەین و هەر شوێنێک کە بمانەوێ دایبنین دەتوانین دایبنین بۆ ئێمە حەد دەبێت لە شوێنی سروشتی خۆی ئەو وێنەیە بگرین ئەو دیمەنە بگرین سینەمای کوردیش بەڵێ سینەمای کوردستانی یان فیلمی کوردیش بەگشتی دەتوانین بڵێن سینەمایەکی هەژارە دەتوانین ئەوە بڵێن کە سینەمایەکی هەژارە تاکو ئێستا کە بە هەژاری خۆی ماوەتەوە ئەمەش ڕەنگە خەتای با بڵێن گوناحی خۆی نەبێ چونکە تەمەنی سینەمای کوردی تەمەنێکی کەمی نییە تەمەنێکی درێژی نییە ئەگەر لە فیلمی ڕێگای هەڵمەزگۆنایەوە دەست پێ بکەین لە ساڵی هەشتاەکانەوە دەست پێ بکەین یان لە
ساڵی کۆتایینەوەتەکان لە باشووری کوردستان دەست پێ بکەین لە کۆتایینەوەتەکانەوە تا ئێستا 20 هەندێک ساڵ بێت لەو کاتەی یەڵماز گۆنایەوە تا ئێستا چونکە بەردەوامیتی نەبووە ئەو کولتورە ئەو هونەرە وەکو ئێستا کە خەڵکێکی زۆر سەرقاڵی نەبووە تایبەتمەند نەبووە نەیتوانیوە کارێکی دەکە بەڵام ئێستا ستافی زۆر باشی کوردی هەن کە دەتوانن فیلمێک بێ ئەوەی یارمەتی کەسێکی بێگانەیان پێویست بیت دەتوانین فیلمێک لە کوردستان بەرهەم بێنەوە و وێنەی بگرن مۆنتاژیکەن ئەکتەری باشمان هەن و ئەتمۆسفێری جوان هەن و هاوکاری پاڵپشتی لوژیکی باش هەن بەڵام بەگشتی سەیری سینەمای کوردی دەکەین سەیری فیلمی کوردی دەکەین سینەمایەکی هەژار دێتە بەرچاومان سینەمایەکی زۆر بزێ و با بڵێن زەنجیر نایەتە بەرچاومان ئەویش ڕەنگە کاریگەری شەپۆلی نوێی ئیتالی نیوڕیالیزمی ئیتالی و سینەمای ئێرانی بەڕوون و ئاشکرا ئەستە دەبێت ئەوە ینی شتێکی زۆر ڕوون و ئاشکرایە کە سینەمای کوردی کاریگەری نیوڕیالیزمی ئیتالی و سینەمای ئێرانی و تۆزێک سینەمای فەڕەنسی و هەندێک بە سینەمای ئیسپانی لەسەرەوە ئەوە زۆر باشە بەڵام ناکرێت لە یەک قۆناغ بوەستین قسەکەی ئەوەیە کە ئەمە هاتوین چۆن دەستمان پێ کرد هەر لەو قۆناغە وەستاین بیست و ئەوەندە ساڵە لە یەڵماز گۆنایەوە دەکات نازانم چەند ساڵ 40 با بڵێن نازم چەند دەکات هەر لە یەک قۆناغ وەستاوین هەر دەمانوێت هەر لەو شوێنە لەو جێگایە بەو بیرکردنە و ئایدۆلۆژیایە فیلم دروستکەین توانین تۆزێک گۆڕانکاری بکەین ئەوەش ڕەنگە دیسان بە حالەتێکی نێگەتیڤ نەشێتەوە لەسەر فیلمی کوردی چونکە کورد لە درێژایی مێژوو حەزی بە سروشت کردووە حەزی بە ئاژەڵداری کوشتتوکاڵی کردووە بەڵام ئەوە سینەمای کوردیە سینەمای کوردستانیە یان فیلمی کوردیە بێری ئەوەی نییە هەنگاوێکی گەورەتر بە هاوێژی بێری ئەوەی نییە کە لەناو ستودیۆیەکی گەورە بتوانانی فیلمێکی کوردی دروست بەڵام کە بتوانی لە سروشت لە دەرەوە فیلمەکانی وێنە نەگرێت و بیایتە ناو ستودیۆ و گۆڕانکاری کەعدنان تەکنۆلۆژیا بکات و سوودی زۆر گەورە تەکنۆلۆژیای نوێی دنیا وەربگرێت بەڵێ کەعدنان پێت وان نییە ئەوەی کە دروست نابێت بۆ نمونە ئێسێمە با بڵێن باسی سروشتەکەین ناچینە ناو ستۆدیۆوە هەل لە سروشت بۆ فیلمساز بۆ کەمپەنی فیلمسازی کۆمەڵێک کەرەسە هەیە ئەتوانن بێن ئەو سروشتە بگۆڕن باران لە ناو سروشتا دروستکەن لەو جێگەی کە هەیەە فلتەر لە بەردەم کامیرەکان داهەنە لە بەردەم هاوێنەی کامێرەکان گلێنەی کامێرەکان با بڵێن ڕێژەی ڕووناچی کەمەکەنەوە جارانە ئەسڵەن لە فیلمە کۆنەکانە ڕۆژیانە کرد بە شەو هەر پێوەی دیار شەو بوو بەڵە ڕۆژ بوو بەڵام ئەیان کرد بە شەو ئەمە ئەگەڕێت ئەوەی ئەو کەمپەنیانە لەبەر ئەوەی بازاڕی فیلمسازیان گەرم بوو بۆیە ئەو کەرەسانیان هەبوو بەڵام لە لای ئێمەی کورد ناتوانیت ئێستا تۆ لە کوردستانیت ئەتوانی بڕێ و کەرەسانە بکڕیت بۆ گرانیە و لەسەر فیلمەکە زۆر تەکلیفکە و بەڵام لە کاتێکا فیلمەکە سبەی لە بازاڕە ئەو پارەیە نێنێتەوە ناتوانیت ئەمە یەک کێشەکەمان ئەمە بۆ چوونی من پێم وایە ئەوەیە بۆیە ئەو ستۆدیۆیشی کە ئەڵێن کە دروست کرێت خۆتوانی ستۆدیۆیەک دروستەکەی گەورە سەحرایەکی تایە بیابانێکی تایە یا با بڵێن بە لەوانگەیەکی گەورەی تایە ئەیکەی بە دەریا وەکو تایتانیک بەڵام ئایا ئەو ستۆدیۆیە چەند ئیشی تیا ئەکرێ و ئیشەکان ئایا پارەکەی خۆ ئێنێتەوە ئەو ستۆدیۆ زەرەر نییە بازرگانەکانمان نەتواننەوە بکەن بەیانی من دێم تۆ دەی وەرە کەعادنان بە یەکەوە دینی ستۆدیۆکی وا گەورە دروستەکەین بەڵام ئەو ستۆدیۆ گەورەیە ئێمە زۆنەکان نایڵن هەر ئەو فیلمی کە دروستەکەین لە زۆنی زەرد کەس بۆی نایە سەیریکە ئەگەر سەر بە زۆنی زەرد بین لە زۆنی سەوز کەس نایە سەیریکە لە باشوور بیکەین لە باکوور نایەن سەیریکەن فیلمێکی باکوورێنی لە باشوور سەیری ناکەن بێجگەلەوەی زارەکەکانیش مشکلەمانە ئەمە هەر خۆی لە خۆیان بازارڕەکەمان سستە بێت بازار دروست نابێت
بۆیە ناتوانین دەستکاری و سروشتە بکەین یان ئەو کەرەسانە بێنین لەسەر فیلمەکانەکەوێت لەگەڵ دەتوانین کاک سەرکەوت دەتوانرێت دەتوانین لەو بڕوایەدامە دەتوانین تۆزێک لەو بڕوایەدامە تۆزێک بوێرتر بین تۆزێک بوێرترانە گیر بکەینەوە لێنزی چاوەکانمان تۆزێک وایت ئەنگڵ بی 1920 نەبی مثلەن 24 بی تۆزێک ئەملا ئەولاش ببینین دەتوانین خۆ کاک گەورەترین کێشەی فیلمی کوردی بورەتوە تاواکەم جوولەکەم گەورەترین کێشەی فیلمی کوردی کێشەی زۆر گەورەی هەیە بەڵام یەک لە گەورە کێشەکانی ئەوەیە سینەمای کوردی مارکتینجی نییە بە بازار ناکرێت کەواتە کە بە بازار دەکرێت بازارێکی زۆر کزی هەیە بینەرێکی زۆر کزی هەیە من باسی زۆر ناکەم باسی هەموو کوردستان دەکەم و لە هەموو شارەکانی کوردستان ئۆکەی لەو حاڵەتە دەبێت دام و دەستگا پەیوەنددارەکان ساڵانە بودجەیەکی دیاریکرا تەرخام بکەم بۆ پەرەپێدانی سینەمای کوردی بۆ پەرەپێدانی فیلمی کوردی بۆ پشتگیریکردنی فیلمی کوردی مەرج نییە ئێمە لە فیلمەکان و لە فیلمەکان لە حاڵی ئێستا کە سینەمای کوردی قۆناغێکی باشی بڕیوە بەڵام نیازی هەیە قۆناغی باشتر بڕی و لە داهاتوودا جیاوازتر بیر بکاتەوە جیاوازتر فیلم نیشان بداتن دەبێت حکوومەتی کوردی و حکوومەتی کوردستانی دەبێت سپۆرتی ئەو حاڵەتە بکاتن دەبێت شەرم نەکە کە باسی سینەما بکات دەبێت شەرم نەکات دەبێت بەجورئەتەوە بڵێ کاکە ئێمە ئەم ساڵ بۆ پەرەپێدانی فیلمی کوردی و سینەمای کوردستانی ئەوەندە ملیۆن دۆلارەمان داناوە ئەوە لە هەموو دنیا هەیە هەتا ئێستاکە چاوەڕوانی ئەوە نەکات فیلمی کوردی یان فیلمی کوردستانی داهاتی هەبێ کاکە جیان فیلمی کوردی ناتوانین بە بازاری بکەین فیلم وەکو هەر کاڵایەکی دیکە جەنابێت مۆبایلێک دروست دەکەی مۆبایلەکە پێویستە لە بازار بچی فڕۆش بکاتن تا بتوانێ پارەی کرێکارەکان لێ بدەی و کۆمپانیەکەت گەورەتر بکەی و داهێنانی گەورەتر بکەیت بەڵام ئێستا ئێمە ئەو بازارەمان نییە ڕاستی درستی ئەو بازارەمان نییە فیلمی زۆر گەورە دروستکراوە لە کوردستان فیلمی ئەزمون فیلمێکی زۆر جوانە لە دووانەمایشی لە دوو شار سێ شاری کوردستان نەیتوانێت داهاتێکی باش بەدەست بینی کاکە ناتوانێت چونکە ئێستا کە فیلم سینەما نەبووتە کلتور ڕەنگە لە شارێک بۆ شارێکی دیکە لە سینەمایەک لە هۆڵێک لە شوێنێک بۆ شوێنێککە جیاوازی زۆر کەم هەبی بەڵام جیاوازیەکان ئەوەندە گەورە نین کە بتوانانی بە داهاتی فیلمەکەت فیلمێکی دیکە دروست بکەیت بتوانانی بە داهاتی فیلمەکەت ستۆدیۆیەک دروست بکەیت بتوانانی بە داهاتی فیلمەکەت شارێکی سینەما کۆمپانیایکی زەخمی سینەما دروست بکەیت واجبی حکومەت دەبێت زۆر ڕاشکاوانە باسی ئەو باوەتە بکاتن واجبی حکومەت و دام و دەستگاکانی حکومەتە ئەوەیە کە دەبێت سپۆرتی سینەمای کوردی و فیلمی کوردی بکرێت وەکو ئەوەی کە ساڵانی پێشووتر کرابوو بەڵام بەبێ ئەوەی چاویان لە داهات بێ کە فیلمی کوردی داهاتیە بێ کاکە گیان فیلمی کوردی لە حاڵی ئێستا زۆر بەڕوون و ئاشکایی زۆر بەوازحی بەبێ پەردە فیلمی کوردی لە ئێستادا ناتوانێت داهاتیە بێ ناتوانێت ئەو پارەی کە خەرجی دەکات ئەو پارەی کە سەرفی دەکات پارەکەی بۆ بێتەوە چی بکەین بوەستین چی بکەین ئەو هەموو چیرۆکە جوانە هەن ئەو هەموو بابەتە جوانە هەن ئەو هەموو بەسەرهاتە ناخۆش و خۆش و ئەو هەموو چیرۆکە ڕۆمانسیە هەن بوەستین کاکە خۆ یەک گوتەی زۆر جوان هەیە یڵماس گۆنای هەیە دەڵێ هەر نەتەوەیەک ڕۆمان و سینەمای نەبێت لە شارستانێت بە دوورە ئێمە سینەما نەکەین چاوەڕێ بکەین کە من ئەویان ناڵێم چۆن باستەرە تا بێ باس نابێ بەڵام دەبێت سپۆرت هەبێ دەبێت پژگیری هەبێ دەبێت پژگیری بەردەوامیش هەبێ تا بتوانین لەسەر پێی خۆمان بوەستین و لە داهاتوودا بازار پەیدا بکەین بەڵێ کەعادنا من مەبەستمەوە نییە بڵین کاتێک کا باسی بازاڕم کرد سینەمای کوردی تا بازاری خۆی نەبێت ناتوانیت هەر تۆ چاوەڕێی دەسەڵاتکەیت دەسەڵاتەوەتان ئێستا کێشەی موچەی هەیە کێشەی هێشتا دوو زۆنەکەی هەیە زۆنی سەوز و زەردەوە ساق نەکراوەتەوە کاوە کاریگەریکی زۆری لەسەر بازاری سینەما و بینینی فیلمەکانیش هەیە ئەمانە هەموو ئەو کێشانن بۆیە نابێت چاوەڕێی دەسەڵاتکەین ئەبێ هەر ئیش بکرێ خۆ مەسەلەن بۆ نمونە کاکتەنیا کەریم ئیشی کردووە لە کاتێکە خۆ کەرەسانەشی لە بەردەست نەبوو کردوێتی من کاتێک لە نەوەتوێ قەرەجم کردووە قەرەج کارەبا نەبوو لە نەوەتوێک دوای ڕاپەڕین کە هاتوینەتەوە هەر ماڵەکان کارەبا نەبوو هەموو عێراق کارەبای نەبوو بە بۆنەی جەنگی
کەنداوەوە ئێ باشە چۆن وەرە پاتری کامیرەکەمان شەو چارجە کرد شەحنە کردەوە بۆ ڕۆژ وەرە بڕۆ تەسویر کە چەند پاتریەکمانەیەنا تەسەورەکەی چوینە ناو دەوارەکانەوە بۆی خێما قەرز یعنی بە شەوی ساحەت کات لە ناو خێمەکەیەتی شەوی هەبێ تەسەورەکەی ڕۆناکیەکەمان لە تاوە باهین بوو بە سینی بۆ ڕفلێکشن شتمان نەبووە زۆربەی دیمەنەکانمانە کردە ڕۆژ شەومان کەم بوو ئەمە هەمووی کێشە بوون چونکە کەرەسەکان نەبوو بەڵام لەگەڵەوە شەتوانیمان ئیشەکە هەر ببین بڕێەوە گزارشتی خۆی بکرێەوە تۆش کردوتە برادرانی ترش کردویانە لەو کاتانەوەی کەویستێتی گزارشتی خۆی بگەێنێ کردوێتی نەوەستاوین ئێمە نەوەستاوین بەڵام ئەوەی کامان وەستێنێ ئەوە کەسانی تر ئەوە دەسەڵاتە ئەوە من و تۆ نین تۆ عشقێکت هەیە من هەمە کەسانی تر هەیەی ئەوە هەر بەردەوامە بن بەڵام ئەو کەسی کە پارەی پێناگات و بۆ پارە ئیشەکە ئەو ناتوانێت فیلم بکات چونکە ئەو چاوەڕی پارەیە بی بکەنە دەمیەوە باەمە بێنەوە سەر باسی سروشتەکەی خۆمان کاک عەدنانجان ئێمە باسی ئەوەمان کرد تا چەند ئێمە بتوانین گزارش بۆ سروش دروست لە سروشتەوە گزارش بۆ فیلمەکانمان دروستکەین و تۆ باسی لەو کێشانەش کرد کە لە ڕێی سروشتەوە تووشی فیلمسازە بێت بەڵام هێشتا فیلمساز توانیوێتی سروشت لە ناو فرێمەکانیە بەکاربێنێت با دوور نەکەوینەوە بڵێ پرسیاری برادران با پرسیاری برادران بخوێنمەوە کاک عەدنانجان بزانم بگەڕێمەوە ئێرە کاک سەروەر سۆفیەڵێ ئایا لە نێو سینەماکارانی کوردی پسپۆری هەڵبژاردننی لۆکەیشنی گونجاو بۆ فیلم هەیە چەند لەو بوارەدا سەرکەوتوو بوون مەبەستی کەسانێک زۆرم پێخۆشە هەر لە ناو لەگەڵ بابەتەکە ئەنی باسی لە بابەتەکە نەسوتە دەرێ زۆر پێم باشە کە لە ناو خودی بابەتەکە پرسیار بکەین کەم تا زۆرێک برای بەڕێزم سەروەر سۆفی کاکە سەروەرجان کەم تا زۆرێک هەن بەڵام ئەوەی کە هەتا ئێستا کۆنتترۆلی فیلم دەکات لە کوردستان بە دەرەجە یەک بەپلەی یەکەم دەرهێنەرە دوایە پرۆدیوسەرە باشە ڕەنگە کۆمەڵی خەڵک هەبن کە بەبیرمان نەچێت کە سینەما زۆر سوودی لە شێوەکاری وەرگتووە لەگەڵ شێوەکار ئێمە پسمامین ئامۆزای نزیکین زۆر نزیکین لەگەڵ شێوەکار لەگەڵ مۆسیقا زۆر بەیەکەوە ئیش دەکەین ینی لەناو فیلم ئەوانە هەمووی ئەو هونەرە گەورانە هەموو جێ دەبیتەوە و شێوەکارەکان زۆر یارمەتی لوکیشنەکان و هەڵبژاردننی لوکیشنەکان و هەندێک جار دەستکاری لوکیشنەکان و هەندێک جار دروستکردنی دیکۆرەکانمان دەکەن قەنەعەت دەکەم کەم تا زۆرێک ئەو خەڵکانە هەبن بەڵێ کاک زاناوە ئەمەیە بابەتەکان پەیوەست بێ بە بابەتەکەتەوە ئەڵێ سروشتمان هەیە بەڵام دووشت دەبێ بکرێ ئازاد بکرێ دووەمیش بخەمڵێنرێ بۆ دوای فیلمەکە تا پیشانی بینەر بدرێ سروشتە جوانی و ناو خەیاڵی دەرهێنەرەکان ئەو مەبەستی لە ئیشی دەرهێنەرە زیاتر ئەڵێ سروشتەکەمان هەیە بەڵام چۆن تەوزیح یەکەم بڵێدەمە هیچ شوێنێک هیچ دام و دەستگایەک هیچ لایەنێک ڕێگری هەتا ئێستا کە ڕێگری نەکردین لە سروشتی کوردستان سروشتی جوانی کوردستان ستۆدیۆ سروشتیەکە وێ نەبگرین ئەگەر ڕێگریمان بکرا بە هەتا ئێستا نەمان دەتوانین لەسەرەوەی سەد فیلمی سینەمایی کوردی کە 1990 لەناو سروشتی جوانی کوردستان وێنەچی داون ڕێگری ناکرێت بەڵکو ڕەنگە پاڵپشتێکی زۆر باشیش بکرێت من ئەوم هەیە بۆ ئەو برادرە خۆشەویستە ڕێگریبان لێ نەکراوە بەڕاستی لە ناو سروشت بەس هەندێک هەنگاو هەیە هەندێک لایەن و شوێن هەیە دەبێت ئۆتۆماتیکیان لە هەموو دنیا وایە دەبێت ئاگادار بکرێنەوە کە ئێمە لەو شوێنە ئیش دەکەین بۆ نمونە لە فیلمی سێگۆشەی مەلێک کاتی لە ئێمە ئەو پۆستەرەکەی بدواوە دیارە دەپشتەوە لە تونێلی بێخما کارمان کرد کۆمەڵک ڕستنیات و کۆمەڵک ڕۆتینیات و موافقەی چەند شوێنێک هەبوو وەرمانگرت بۆ ئەوەی
ئێمە لەوێ ئەم ستافەکەمان هەن ئەم جیهاز و کەلوپەلە بەهایەکانمان ئازاری پێنەگا و بتوانین بە ئەمنیەتێکی زۆر باش لەوێ هەم کردداری پری پرۆداکشنمان بەسەرکەوتوی بەڕێکەین ینی ئامادەکاری هەم قۆناغی پرۆداکشنمان بەسەرکەوتوی بەڕێکەین کەواتە وێ نەگرتن و قەرەباڵغی و سوپایەک لە خەڵک و ئیدارەکردنی ئەو خەڵکە پێکمان کۆمەڵێک شوێن هەیە هاوکاری دەکا و پاڵپشتی دەکا هەر ئیشیان ئەوەیەکە پاڵپشتی دەکا ئەوە ستایشێک نەبی بەڵام بەڕاستی ئەو شتێکی ڕاستە. بڵێ برادێکی کامان کاکایەت عەبدوڵڵا ئەڵێ ئەی دەرهێنەر بۆ پێشەوەی کارەکانی ئەنجام بدات پلانی ساڵی دادەنێت و دابەشەکات بەسەر وەرزەکانە مامەستا عەدنان ئەی تەکنۆلۆژیای هاوچەرخ چی بۆ دروستکردنی کاریگەریەکان سینەمای کوردی هەژارەیان دەرهێنەر و بەرهەمێنەری کورد وەکو پێویست کارەکەی خۆیان خۆش ناوێت. بەڵێ سوپاسی کاگایات دەکەم ئەیاد عەبدوڵڵا فۆتۆگرافەرێکی زۆر زۆر بەناوبانگە یەکە لە فۆتۆگرافەرە هەر سەرکەوتوەکان بێگومان وێنەش پەیوەندیی زۆر باش هەیە لەگەڵ سینەما کاگایات من پێم وایە لە خلالی قسەکردنەکانم ئەو سەعاتێک کە ڕۆیشت تقریبا کەم تا زۆرە جوابی ئەو پرسیاری جەنابەتم داوە بەڵام تەکنۆلۆژیا هەیە ئەو تەکنۆلۆژیا نوێژ نییە بەڵام کە باسی تەکنۆلۆژیای تازە دەکەم باسی تەکنۆلۆژیای تازە لە ناو فیلمی کوردی دەکەم دەبێ دەرهێنەری کورد چیرۆکەکانی ینی پێشنیاری منە قسەی منە و بابەتەکەمان لەسەر ئەوەیە بتوانێت ئەو تەکنۆلۆژیای سوود لەو تەکنۆلۆژیای بگری ئەمە لە بڕواایەدا بە دەرهێنەری کورد دەرهێنەری زۆر باشمان هەیە دەرهێنەری بەتوانامان هەیە دەرهێنەرمان هەیە کە دەتوانی فیلمی زۆر باش دروست بکە و دروستی کردووە و ناوبانجی باشیان هەیە لە باشووری کوردستان باز دەکەم بەڵام پلان بۆ داڕێشتنی پلان بۆ بەرەمهێنانی فیلمەکانی لەو بڕواایەدامە کە سینەمای کوردی سینەمای کوردستانی سینەمای فیلمی کوردی لەو بێ بازاڕیەی لەو بێ بەرهەمیەی لەو بێ بەرهەمهێنانیەی لەو بێ پشتگیریەی ناتوانێت پلانێکی ڕاست و دروست دابێت بۆ بتوانانی لە داهاتوودا ئەو پلانە بەوردی بە زانستی سەر بدرێت چاوەڕێی ئەوە دەکا یان هەوڵی ئەوە دەدا کە لە شوێنێک لە شوێنەکان سەپۆرتێک پژگیریەک پژگیریی دارایی بۆ پرۆژە تازەکەی بۆ فیلمە تازەکەی دەستەبەر بکە ئینجا بتوانین فیلمەکەی وێنە بگرێ و پرۆژە بۆ پاشتەوە بوونی فیلمەکەی پرۆژە بۆ فیلمی داهاتوودا بێت من لە بڕواایەدامە کە هەمومان پێکەوە دەتوانین داهاتوێکی جوانتر گەشتر ڕازاوەتر بۆ سینەمای کوردی دروست بکەین و ئەوەی کە هەمانە خۆشمان بوێ ئەوەی کە هەمانە دەستی پێوە بگرین ئەوەی کە هەمانە بە زۆر بەڕێز و حرمەتەوە مامەڵی لەگەڵ بکەین چونکە ئەگەر ئەوەندەمان نەبووە ئێستا سینەمای کوردی لە چێ بوو ئەگەر ئەوەندە سینەماکارە جوانەی کە لەناو کوردستان کار لە سینەما دەکەن بە گەنجەکانی شەوەدا ئەوە ژەبیر بکەین کە کۆمەڵێک سینەماکار و فیلمسازی گەنجی زۆر باش ئێستا لە بوارەکە لە هەموو تەکنیکەکان کار دەکەن لە دەنگ لە ڕووناچی لە دیزاین لە جلوبەرگ لە ماکیاژ و لە ڤیژوال ئیفێکت و لە سپیشەل ئیفێکت و لە مۆنتاژ لە هەموو بوارەکانی کرد لە دەنگ لە دیزانی دەنگ وەکو تۆزێک لەوە پێش باسم کرد کاگایات ئەگەر دەرهێنەرێکی کورد ئێستا بیەوێ فیلمێک دروست بکە باسی فیلمی ئەکشن ناکەم چونکە ئێمە لە سینەمای کوردستانی لە فیلمی کوردی هەتاکو ئێستا کە تایبەتمەندیمان لێ لە فیلمی ئەکشن تەجروبەمان زۆر کەمە لە فیلمی ئەکشن بۆیە ناتوانین جارێ باسی فیلمی ئەکشن بکەین بەڵام فیلمێکی نۆرمال بەڵێ دەتوانین بە هەموو پێداویستەکانەوە لەناو کوردستان ئیشی لەسەر بکەینەوە خەڵکی زۆر باشمان هەیە دەتوانێت ئەو خەڵکە سەپۆرت و پژگیری هونەری و تەکنیکی بکاتن بەڵام سەپۆرت و پژگیری دارایی
پێویستێکی ضروریە چونکە وەک دەڵێن سینەما عملەی سەعبەیە لە سینەما پارەی زۆر دەبی و خەرجی زۆریشی هەیە. بێگومان لە سروشدا ئەمە ڕەنگی جیاواز دەبینین کە لە دوجار ئەم ڕەنگە دەبێتە بەشێکی گرنگ لە جوانکاری و ڕاکێشانی بینەر بۆ لای ڕووداوەکان نێو فیلمەکە. هەروەها ڕووناچی کە بەشێکی گرنگی سروشتە سوودی گەوری بە فیلمی کوردی گەیاندووە. زۆر جار ئێمە لە فیلمەکانی خۆمان و برادران و باکستێژی برادران دەبینم و ئەوەندەی کە ئاگدار بم و لێم نزیک بن یان بۆ خۆمان فیلممان کردی ڕەفیقی لە سینەما کارەکانمان سەردانیان کردیان ئێمە سەردانمان کردن هەمومان هەموو فیلمی کوردی سوودێکی زۆر گەورەی لە ڕووناچی سروشتی وەرگرتووە کە ئەوەش دەستکەوتێکی زۆر باشە وە کەم خەرجیترە لە سروشتی لە ڕووناچی دەستکرد چونکە کاتی کە ڕووناچی دەستکردت دەوێت لە شوێنێک دەبێ لایت هەبێ ئەو لایتە پێویستی بە کارەبایە ئەو کارەبایە پێویستی ئەو لایت و کارەبایە پێویستی کۆمەڵی کرێکارە ئیش بۆ بکاتن تا بتوانن کارەبایەکە لە شوێنێکی دوور بە شێوازێکی مدرن بگاتە لایتەکان و لایتەکان بتوانین کاریگەری لەسەر وێنەکان و لەسەر ئەکتەرەکاندا بنێ ئەمەش هەمووی خەرجی زۆرن و کاتی زۆر دەبات بەڵام لە هەندێک شوێن بەڵێ ڕووناچی دەستکرد و ڕووناچی سروشتی شتێکەڵ دەکرێت و زۆر جاریش بینیمانە بە خۆشمان ئەو کارەمان کردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە ڕووناچی بەشێکی گرنگە بەبێ ڕووناچی ناتوانین ڕەنگەکان ببینین بەبێ ڕووناچی هەموو ڕەنگەکان ڕەشن کاتی کە ڕووناچی لە ناو وێنە جیاواشتر دەیبینین ڕەنگەکان خۆرتر دەبینین و بەرزدەستتر دەیبینین دەتوانین وا نیشانی بدەین کە لە خزمەت چیرۆکەکەماندا بێت بێکمان هەموو شتێک لە ناو فیلم و لە ناو ڕووداوەکانی فیلم دەبێت هەمووی لە خزمەت بەرەو پێش چوونی چیرۆکەکەماندا دابێتن چیرۆکەکەمان باتە پێش بمانگەینتە کەنارێک کە بتوانین لەوێ ئامانجی خۆمان پێچین بمان لەوێ شتێک بڵین بمانەوێ پەیامێک بگەین بماگەینتە ئەو پەیامە هەموو تەکنیک و وردەکاریەکانی ناو فیلم تەنها بۆ ئەوەیە کە چیرۆکەکەت زۆر بە جوانی بیستە پێش چیرۆکەکەت بەڕێک پێشی بیستە پێش چیرۆکە بتوانێت کە بینەر باسی فیلمی ڕیال دەکەم باسی ژانێکی دیکەی فیلم ناکەم باسی ئەو فیلمە واقعیانە دەکەم کە هەتاکە ئێستاکە فیلمی کوردی و سینەمای کوردستانی پێی ناسراوە باسی ئەوانە دەکەم هەتا بتوانی هەموو ئەو وردەکاری و دیتێڵانەی و تەکنیکانی ناو فیلم بتوانن چیرۆکەکە بگەینە بینەر و کاریگەری خۆیان لەسەردا بێن. سروشت ئەگەر باسی سروشت بکەین سروشت لە ڕووی دەرونیشەوە واتە مانا و دەلالەتی زۆر تایبەتی هەیە ڕەنگە ئەو مانا واتا و دەلالەکانە لە سینەمای کوردی سوودی زۆر باشی بە فیلمی کوردی گەیاندوی زۆر باشی پێگەیاندوی بۆ نمونە ئەگەر باسی فیلمی شیرین بکەین حەسەن عەلی دەرهێنەر حەسەن عەلی دەبین فیلمەکە تا ئاستێکی زۆر فیلمێکی ڕۆمانسیە بەڵام دەبینین ڕەنگ و سروشتی جوانی کوردستان زۆر خزمەتی بەلایەنە ڕۆمانسیەکەی فیلمەکە کردووە و دەبینین کاریگەری داناوە لەسەر ئەکتەرەکان کاریگەری داناوە لەسەر بەرەو پێشچوونی چیرۆکەکەی کاریگەری داناوە لەسەر تارگەتی چیرۆکەکەی بۆیە دەبینین فیلمەکە ئەو فیلمە بە شێوازی دیکە چیرۆکە دەجێتەوە بەڵام سروش زۆر هاوکاری کردووە بۆ ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە بینەر وە هەست بکات کە بەڕاستی لە کەرکش و ئاو هەوایەکی ڕۆمانسی ئەو فیلمە ڕووداوەکانی ئەو فیلمە ڕوویانداون و دوورن لە ژاوەژایی ناوشار و دوورن لە بێزاری تەکنەلۆژیا و قەرەباڵغی و کاریگەری شەقامە قەرەباڵغەکانی ناوشارە گەورەکان
هۆکارێک دیکە کە فیلمی کوردی لە زۆربەی زۆری ڕووداوەکانی یان چیرۆکەکانی یان جێرانەوەکانی سروشت بەکاردێنێت ئەوەیە کە وەک گوتمان ستۆدیۆی سینەمامان نییە، شاری سینەمامان نییە و خاوەن سەرمایەیەکی سینەمایی نین و خاوەن سەرمایەیەکی مادی نین بۆ بەرهەمهێنانی فیلم، یعنی کۆمپانیایەکی بەرهەمهێنانی فیلم بنایێ ئەو مجازفەیە بکە بە مەبلەغێک پارەی زۆری خۆی کە 100,000 ئەو پارەیە ڕەنگە 150 بۆ دێتەوە لە فرۆشتنی بریت لە ساڵۆنەکانی سینەما. لەبەر ئەم هۆکارانە و چەندین هۆکاری دیکە نامەوێت درێژدا دڕبم دەمەوێت کۆتایی بێنم بۆ چەند جملەیە. لەبەر ئەم هۆکارانە چەندین هۆکاری دیکە دەبێت کە سینەمای کوردی عاشقی سروشتە، زۆر عاشقی سروشتە، هەم لە دیمەنەکانی و هەم لە دراماکانیدا، هەم لە جوانکاری و بیر و بۆچوونەکاندا سروشتی وەک هاوڕێ و هاوهونەری خۆی بینیوە. دەبینین سروشت لە هەموو شوێنێکی کوردستان فیلمە کوردیەکاندا هەیە. ئەگەر سروشت نەبێ هەست دەکەی کە مکوڕێک هەیە لە فیلمەکەت هەتا ئێستا چاوی مەواڵی ڕاهاتوە، ڕەنگە ئەو سروشتە بۆ کەسی بیانیش بۆ خۆشمان کە هەندێک شوێنی سروشتی کوردستانمان نەبینیوە حەسانەوەیەکی دەرونی بیتن، یان پێمان خۆش بێت کە بەشێک لە بەشەکانی گرنگی کوردستان ببینین لە ڕێگای سروشت و لە سروشتی گرنگی کوردستان بین لە ڕێگای فیلمێک و جێرانەوەی چیرۆکێک لە فیلمی کوردی یان سینەمای کوردستانی یان فیلمی هەر نەتەوەیشی دیکە. لەو بڕواایشدام کە بەردەوام سینەماکاری کورد لە سروشت و پێکهاتە وردەکاریەکانی دەبینێت. ئەگەر بۆ نمونە دوا ڕۆژیش ستۆدیۆیەکی گەورەی سینەما دروستکرا بۆ ئەوەی کە بتوانین تۆزێک سوود زیاتر لە تەکنۆلۆژیایەکانی ناو ستۆدیۆ وەربگرین، بەڵام سینەماکاری کورد چونکە تەبعی والی ڕاهاتووە، چونکە عاشقی سروشتە، چونکە سروشتی خۆشویستوە، چونکە تا ئێستا کە فیلمەکانی کوردیەکانی دەنێو سروشت بینیوە و چاوی لێ ڕاهاتووە و مێشتی پێی دەحەسێتەوە، ڕەنگە نەتوانی هەموو فیلمەکانی ستۆدیۆیەکی گەورە و زەبەلاحی پێشکەوتووی پڕ تەکنۆلۆژیای تازە بەرهەمبێنێ و چیرۆکیش دەبێت لەو بڕوادا چیرۆکی فیلمەکانمان سیناریۆ فیلمەکانمان لە ئێستادا هەوڵ بدەین گۆڕانکاری هەبێت بەوەی کە جارێکی دیکە کەم تا زۆرێک سوود لە سروشت دەگرین، بەڵام بینەوە ناوشار و ناوشاریش کۆمەڵێک چیرۆکی زۆر جیاواز هەیە، کۆمەڵێک چیرۆک هەن کە بەجددی نەگوترایە تا ئێستا لە هیچ شوێنێک باش نەکراوە. من لەو بڕوادا 10 ساڵی کەش چیرۆکی کوردی ئەوەندە جوان هەن، یعنی خەزنی 10 ساڵی کەشمان هەیە بۆ ئەوەی چیرۆک کوردیەکان ڕۆژانە بکرێن فیلم و تەواو نابێت. بەڵام ئەگەر ئەو چیرۆکانە باز دەکرێت، باسی چیرۆکانی دەرەوەی شار دەکەین، چیرۆکانی ناوشاریش ڕەنگە وردە لە زیادبووندایە. ئەو ڕووداوانەی کە لە ناو شار ڕوودەن هەرگیز لە دەرەوە ڕوونادەن، هەرگیز لە گوندێک ڕوونادا، هەرگیز لە دەشتایەک ڕوونادا، هەرگیز لە سروشت ڕوونادا. دەیان چیرۆک و دەیان کێشەی زۆر گەورە ناو شارەکان ڕوودەن کە ئەستەن سینەما و فیلمی کوردی هەر بەلاشی دەدەچێت، حتا کە ئێستا کە دیمەنێکیان لەسەر وێرە نەگرتووە. چیرۆکی زۆر گرنگ هەن کاکە، چیرۆکی زۆر جیاواز هەن. من سەرتان نایەشێنم، زۆر سوپاس دەکەم، سوپاس بۆ جێگرتنتان، سوپاس بۆ ئەوەی کە پێم وایە کاتژمێرێک زیاتر کاتژمێرێک و چەند دەقیقەیە سەرم ئێشاندن، بابەتێکی جیاوازمان باس کرد. سوپاس بۆ کاک سەرکەوت تارۆ و هەموو ئەو خۆشەویستانەی کە لەگەڵمان بوون هەتا ئێستا. بەڵام دەبێ سینەماکاری کورد کە سینەماکارێکی گوێرە کە هونەرمەندێکی جوانە
نیشتیمان پەروەرە هوەرەکەی خۆی خۆش دەوێت شارەکەی خۆی پاشە وڵاتەکەی خۆی خۆش دەوێت پێم وایە دەبێت زیاتر جورئەت بکە بەوەی کە کامیرەکانمان بینە لای گازژینەوەی شەعب و لای سەهۆڵەکە و لای چایەخانەی مەسکۆ و سەرقەڵات و لای منارەی چۆلی و باداوە و تێداوە و زەرگەتە و سابونکەران و کۆمەڵک شوێن و جێگا و ڕێگای دیکەی شارە جوانەکەی دۆک و زاخۆ و سۆران و با بێن دەبێت کامیرەکانمان بێنن ناو شار دەبێت جیاوازتر لەم ڕوادە بە جیاوازتر بیر بکەینەوە جیاوازتر فیلم نیشان بدەین هەمووتان خۆش دەوێت زۆر سپاس. چاوەکەمی کەعادنان گیان دەست خۆش بێ پرسیار هەیە برادران پرسیاریان کردووە بەس دەردی بەڕێستان وتان لە دەرەوەی بابەتەکەی بەڕێستانە بۆیە هینم نەکرد یعنی من داوای لێبوردن لە هەمویانەکەم نەچوو پرسیارەکانم لەو کاتە نەخستە بەردەمت چونکە لە دەرەوەی بابەتەکەیە هەنێ شت باسەکەم کە هیچ پەیوەندی بە بابەتەکە و بە پەیوەندی بە من و تۆشەوە نییە بەڵام برادێکمان کاک بیلال سەلامەڵێ بۆ لیستی داهاتوو هیوادارم گەنگەشەی فیلمی کچی کافرۆشی تەنیا کەریم بکەین بە ئامادەبوونی کاک تەنیا کەریم. کاک بیلال جان من بە کاک تەنیام وتووە هەرچ فیلمێکی خۆی ئامادە بێت پێم خۆشە بیێنێ و پێم بڵێ ئاگادارم کاتەوە من پێم وتووە من ڕووم لێ ناوە ئیتر ئەویان لای خۆیەتی کەی و چۆن دێتە پێشەوە و هەر ئەویش نا ئێستا کاک بڵێن کاعادنانیش من تەکلیفی لێکەم فیلمێکی خۆی ئەگەر هین بێت بۆی بێنین گەنگەشەی لەسەر بکەین. ئیتر وەکو وتم برادران کاعادنان جان پرسیارەکانیان جیاوازە ناکاتە ئەوەی کە با بڵێن لەگەڵەوەی تۆیا بێت وەکو کەسانی ئیداری پرسیارت لێکەنیان هەنێکیانە چێتە دەرەوەی بابەتەکەمان تەوەرەکەمان ئەگەر هەر حەشەکەی پرسیارەکانیانە خوێنمەوە بۆ نمونە کاک سەروەر سۆفیەڵێ ئایا کەمی هۆڵەکانی سینەما لە نێو شار و شارۆچکەکان هۆکار نین بۆ کەمی داهاتی فیلمەکان ئەمە کێشەی بازاری سینەمای سەروەر سۆفیە من لە بڕوایدانیم سینەماکان هۆڵەکانی سینەما ژمارەیان کەم بێ من لە بڕوایدام هۆڵەکانی سینەما ژمارەیان باشە وەلەو بەپێی ئامارێکی ڕێکخراوی یونسکۆی جیهانی دەڵێت بۆ هەر 100,000 کەسێک پێم وایە بەڵێ ئەگەر غەڵەت نەبن لە ژمارەکان دەبێت هۆڵەکی سینەما هەبێ ڕاستە ئەو ژمارە زۆرە نییە بەڵام لە شارێکی گەورەی وەکو هەولێر نزیکەی زیاتر لە 10 ساڵۆنی سینەما هەیە لە شاری سلێمانیش چەند ساڵۆنێکی سینەمای جوان هەیە و لە شاری دهۆک هەیە لەو بڕوایدانیوە کەمی ساڵۆنەکانی سینەما هۆکارێک بن بۆ ئەوەی کە فیلمی کوردی نەتوانێت بازاڕە بۆ خەڵک پێدا هۆکاری دیکە زۆرن کاندێکمان باس کرد. بەڵێ من خۆم پرسیارێکم هەبوو لە کاتی پرسیارەکان ئامیز لێ بکەم نەمیز لێ داوەڕێنم فیلمسازی کورد کێشەیەکمانەیە لەگەڵ سروشتە وازانی سروشت بەس بۆ مرۆڤ کراوە ئەی ئاژەڵەکان ئەی ئاژەڵ و پەلەوەر و ئەو سروشتە خاڵیە لەوان خۆ سروشت بهی بەسی ئەمەنی ئەوانیشە بۆیە لە فیلمی کوردی ئاژەڵ نابینی ئەگەر ببینیم بەس مەڕ و مانگا ئەبینی ئەسپیش نبینی وەنیە خۆ سروشت بەسی ئەمە نییە لە ئەم وڵاتانە فیلمیانەیە فیلمەیە بەس ئاژەڵ دەورە بینێت هەر ئینسانی تیانە بەس ئاژەڵە باشە بۆ سروشت ئەوانی تیانە بن بۆ سروشت خاڵی بێ لەوان وە هی کوردی خۆشمان وە چیرۆک و داستانی زۆریشمانەیە لەگەڵ ئاژەڵەکانە ئەوە حاڵەتێک با پرسیارێکی کا ئەگەر بزانم چێ بوو کاک تەنیا کەریم پرسیارێکی کردو ئەڵێ شێوازی جێڕانەوەی سیناریۆ لای دەرهێنەرەکانمان لە ئاستی کردداری زۆر باش نییە. شێوازی جێڕانەوەی سیناریۆ لای دەرهێنەرەکانمان لە ئاستی کردداری لە ئاستێکی زۆر باش نییە. کاک تەنیا
پرسیاری نەکردو پێم وایە ئەوە ینی کۆمنتێکی خۆی دەستی خۆش خۆیش دەرهێنەرە و پێشتری ڕەفیقی یەکشین یعنی ئەو کێشەی سیناریۆ تەنها لە ناو کوردستان نییە یعنی با نەیکردە مڵک لەسەر فیلمی کوردی بەڕاستی زۆر زار جێمە دەبێت دەڵێن گەورەترین کێشەی فیلمی کوردی سیناریۆیە کاکە گەورەترین کێشەی فیلمی هەموو دنیا سیناریۆیە ڕەنگە کوردیش بەو کەم تەجروبەیەی خۆی بەو کەم تەجروبە پراکتیکیەی خۆی تیۆریەی خۆی ڕەنگە ئەو زەمانە بەشی ئەوەی نەکرد بی سیناریۆ نووسێکی پرۆفیشنالی 100%مان لەلا دروست بێ ئەوەی هەیە هەموو محاولەی زۆر باشن محاولەی چاکردنەوە کۆمەڵێک خەڵکی زۆر باش خەریکن وردە تایبەتمەندی لە سیناریۆ وەردەگرن بەڵام هەتا ئێستا لەناو پرۆسەکەدانا پێم وایە لە داهاتوو دەتوانن ئەو کەسانە ئێستا سوودیان بە فیلمی کوردی گەیاندووە لە داهاتوو سوودی گەورەتر بە فیلمی کوردی و بە سینەمای کوردستانی بگەینن قەنەعەت دەکەم کە لە ڕووی کرداریشەوە کە کارتەنیا باسی بە پراکتیزەکردنی سیناریۆکە دەکاتن کاتی کە لە سەر لوکیشن دەرهێنانی بۆ دەکرێت لە بڕایدامە لە دەرهێنێک بۆ دەرهێنێکیکە جیاوازی بیر بۆچوون هەیە جیاوازی ئاست هەیە جیاوازی بۆچوون هەیە جیاوازی بیرکردنەوە هەیە جیاوازی تێڕوانین و فەلسەفەی ئیشەکە هەیە جیاوازی چیرۆکە ینی جیاوازی زۆرە لە کەسێک بۆ کەسێکی کرد بەڵام لێگە ئەوەش دەبینین چەند دەرهێنێکی زۆر باشمان هەن سیناریۆکان نەک ناتوانن پراکتیزەی بکەن بەڵکو لە کاتی تەنڤیز و لە کاتی جێبەجێکردن و ستۆری بۆرد و دیکۆباز و ئەوانە زۆر زیادەگەری زۆر باشتر دەخەنە سەر سیناریۆکە کە ڕەنگە هەر نووسەری سیناریۆکە بیری لێ نەکردیتەوە بەڵێ کا عەدنان مەسەلەی کێشەی سیناریۆ لەوەیە دەردی بەڕێستان وتان لەوەیە زۆر لە هونەرمەندانی خۆمان لە کوردستان هەر بڵێن لای کووردە نەخێر من لەم شارەی خۆمە لە ڕێکخراوێکە هەموو چوارشەمێک کۆ ئەبینەوە گەنگەشەی سیناریۆی یەکتریەکەین یعنی وا بزانمەوە 10 ساڵە 12 ساڵە من لەو ڕێکخراوەم لەو 12 ساڵە کە هەموو هەفتەیەک هەموو چوارشەمێک کۆ ئەبینەوە وا بزانم هەمووی 4 کەسم بینیوە لەو هاوڕێیانم سیناریۆکانیان چۆتە فیستیڤاڵەکان و چۆتەینی کۆمپتیشن و گەشتۆتە ئاستێکی باش بەس گەشتۆتە ئاستی ئەوەی کە کەمپەنیەکان کەواتە لەم شاری منی شاو کێشەی هەیە ئەی چەند شاریکەی ئەمریکا ئەمەی هەیە بۆیە سیناریۆ ئەگەر بێت و ئێمە بگەینە سەر و بکەینە بڕۆین ڕوولەوە بنین بزانین کەمپەنیەکان ساڵانە چەند فیلم وەرەگرن چەند سیناریۆ وەرەگرن بۆی بکرێت بە فیلم ئەگەر لەوێش قیاسی بکەیت بە ڕێژەوەری بگری بەڵێ کەواتە سیناریۆ لە هەموو جەیەکە لە وڵاتێکە کێشەی گەورەیە بەس لێرە لەم وڵاتە لەبەرەوەی بازاڕی سینەما هەیە کۆمەڵە کەمپەنی گەورایە سیناریۆیەکە گەر زۆر باش نەبێ ئەو کەمپەنیانە وەری ناگرن کەواتە کێشەی سینەما لە هەموو سیناریۆ لە هەموو جەیەکەیە بەڵام شتێکەیە خەیاڵ و بیرۆکە من لێرە کێشەی خەیاڵ و بیرۆکە زۆر بە گەورە بینم لێرە کەمترە بیرۆکە خەیاڵیان زۆر کەمە بەڵام لە کوردستان خەیاڵ و بیرۆکەمان هەیە و بابەتیشمان زۆرە هەر ئەو ڕووداوانەمان خۆی سینەما کێشە و ململانیەیە هەر ئەو ڕووداوانی کە لای ئێمەیە هەیە هەر یەکێ لەوانە بۆ خۆی بیرۆکەیەکی تێروتەسکلا بەڵام خەیاڵیشمان هەیە بەڵام چەند سیناریۆستمانەیە توانیانەوە تەوزیف بکەن توانیان ئەوانە بێنن ئیشی لەسەر بکەن فەرموو چەند فیلممانەیە لەسەر ئەنفال زۆر کەمە هەر نیمانە ئەوەی کە هەمانە بگا بە دنیا نەگەشتووە بەو تامە جیهانی ئیشی پێ نەکراوە جالێرەش خۆ لە وڵاتانەش وایە چەند فیلمەیە لەسەر هۆلۆکۆست و گەشت بێتە جیان کەمە نییە یعنی هەبێت کەمە نسبەکە کەواتە زۆر ئەمە باسمان کرد ئەمە کێشەی فیلمی نییە بە تەنیا کێشەی بزوتنەوەی سینەمای هەموو دنیاە سیناریۆی باش بە توانای باش بە پارەی باش فیلمی باش بەرهەمێتن کەواتە هەنگاوی یەکەمان لە چێ دەست پێ کرد بێکمان سیناریۆ کۆمەڵک
ستێپی هەیە تا دەگەی سیناریۆ لە دۆگلاینەوە دوایەکە لە تریتمنتەوە دوایەکە لە چیرۆکە و نازم کۆمەڵێک پایە هەیە تا دەگەی شتێک پێی بڵێ سیناریۆ یعنی ئەگەر کێشەشیان نەبێ بۆ نمونە لە شوێنێکی وەکو هالیوود کە کێشەی ئەگەر بۆ نمونە کێشەی سیناریۆ نووسی زۆر باشیشیان نەبێت بەڵام کێشەی سیناریۆیان کێشەی دروستکردنی فیلمیان نییە دەتوانن کۆمەڵی خەڵکی تایبەتمەند دروست بووە بەڵام وەکو ئەوە کە جەنابەت فەرمووت ئەو چیرۆک و بیرۆکە و بەسەرهاتانەی کورد بەجددی لە دنیا زۆر سەرنجڕاکێشن دەبینی فیلمەکانی کوردی زۆربەی هەرە زۆریان ڕەنگە خەڵاتی باشترین وێنەگرتنیان وەرنەگرتبی خەڵاتی باشترین مۆنتاژیان وەرنەگرتبی خەڵاتی بیرۆکە و چیرۆکیان وەرگرتووە خەڵاتی باشترین فیلمیان وەرگرتووە کە چیرۆکەکە بەشێکە لە بەشێکی گرنگی دانەبراوە لە فیلمەکە کەوات چیرۆکەکەمان سەرنجڕاکێشن بەڵام ئەگەر نەتوانین زۆر بە باشی بجێڕینەوە وەکو کاکتەنیا کەریم فەرمووی خۆ دەتوانین لە داهاتوو دەتوانین فێر بین دەتوانین سەرەتامانە 20 ساڵە بەڕاستی ڕەنگە تەمەنێکی زۆر نەبی بۆ سینەمایەکی زۆر پێشکەوت و سینەمایەکی پڕ تەکنۆلۆژیا سینەمایەکە سەرنجی هەموو دنیا ڕابکێشی کاکە ئێمە ئێستا لە دنیا زۆر جار قسەک هەیە خۆمانی پێ هەردەخەڵەت یعنی دەڵێن سینەمای کوردی یان فیلمی کوردی لە دنیا زۆر ناوبانگی هەیە زۆر بەناوبانگە لە ڕاستیدا ئەو قسەیە کەمەک دوورە لە واقع سینەمای کوردستانی و فیلمی کوردی زۆر بەناوبانگ نییە ناکوا بەناوبانگ نییە من لە چەند فستیڤال بووم کە نەیان دەزانی ئەسڵەن زمانی فیلمەکە چییە بینەرەکان کە نەیان دەزانی لوکیشنی فیلمەکە چییە نازانی ئەو جنوبەر بوو کورد و شەروار و جنوبەرجی ئافرەتان و ئەوانە دایانگوت چ مەملەکەتێکە چ شوێنێکە باسی کوردستان باسی کوردم بۆ دەکردن و مناقەشەمان دەکرد چەندین دانیشتن و مێزگرتمان لەسەر ئەوە کردووە کە کورد ئەمە فیلمی کوردیە کە لوکیشنەکان کوردیە ئەو هەوا و ئەتمۆسفێرانە کوردیە ئەو شاخ و دۆڵ و سروشتە جوانە کوردی ئەو جلوبەرگانە کوردیە ئەو دیالۆگانێکی قسەی پێ دەکەن کوردیە ئەوە وەدە کۆمەڵێک خەڵکی دیکەشم جێرەوە قسانە دەرهێنەری بەناوبانگی کۆمان کە بەشداری فستیڤالەکانی دەرەوەیان کردووە سینەمای کوردستانی و فیلمی کوردی ئەو ناوبانگە زۆرە نییە کە ئێمە پێی مەغرور بین ئای فیلمی کوردی لە لوتکەیە نەخێر فیلمی کوردی لە سەرەتایە بەڵام سەرەتایەکی کە عەدنانێمە کێشەیەکی زۆر گەورەیترمانێ هەر سەبارەت بە سروشت لە سیناریۆکانمان کاتێک کە سیناریۆ ئەنووسین لەگەڵ نووسینە سروشت بەکار نایێنین لەگەڵ نووسینی سیناریۆ سروشت بەکار نایێنین بۆ گزارشتەی کە مەبەستمانە لەگەڵ تەواوی ئیشەکەیا بڕوات ئەوە شێکێکە لە کێشەکانمان زۆربەی جار سروشتە دەینە دەست قەزا و قەدەر کاتێک کاچینە لۆکیشنەکە تەسویرەکەین یا تێکەڵ بە لۆکیشنی ئەەکەین یعنی ئیشی بۆ نەکراوە سروشت لە سیناریۆیە بنووسرێتەوە ئەمە شێکێکە لە کێشە گەورەکانمان زۆر لێبی ئاگەین من باسی شتێکت بۆ دەکەم کە لە چەند ساڵ پێکەوتنی دیکەش باسم کردووە خانمێکی گەرمیانی کە چیرۆکێکی زۆر کاریگەرە خانمێکی گەرمیانی ڕۆژێک پێش ئەوەی خزم و کەسم و نێزیک و دەستگیرانەکەی ئەنفال بکرێت لەگەر دەستگیرانەکە و خزم و کەسی چوینە هەندێک جلوبەرجی گوشێنیان بۆ ئەو خانمە کڕیوە بۆەوەی سبەی ئاهەنگەکەی وەساز بکەن و هاوسەرگیریەکە ساز بکرد باشە سبەی ئەنفال بووە خانمەکە یا کوڕەکە سبەی ئەنفال بووە دەستگیرانەکەی گیراوە لە ئەنفال پاشە حتا ئێستا حتا ماوەگرەوە پێش نارم ئێستا نازم ئێستا ماوە یان نەبس ماوەگرەوە پێش ئەو ئافرەتە ئەو ژنە سەربەرزە ئەو ژنە پڕهێزە پڕوزەیە هەتا ئێستا بەیانیان کە هەڵدەستی دوو زێماست و دوو زێ چاتا دەنێ چایەک بۆ خۆی چایەک بۆ دەستگیرانەکەی
نیوەڕۆیان چاوەڕێ دەکات نیوەڕۆ بێتەوە بەڵێ نیوەڕۆیان دوو قاپ برنج و مەرەگە دروست دەکات یەک بۆ خۆی یەک بۆ دەژیانەکەی چاوەڕێ دەکاتەوە نایەتەوە ئێواران عینیشت دوو جێدا دەخات یەک بۆ خۆی یەک بۆ دەژیانەکەی نایەتەوە کاکە بە سەتان چیرۆکی وە کە زۆر کاریگەرن دەتوانین بکەینە فیلم بە سەتان چیرۆکی وە ڕەنگە ینی ئەوە بکەم بڵێم ئەگەر دوور نەبی لە ڕاستی بڵێم هەزاران چیرۆکی وە ئەیە چیرۆکی ئەو منداڵی کە لە منداڵە ئەنفارکراوەی کە لەگەڵ دایکی لە بەندیخانە بوو داوای خیارێکی کردبوو خۆ چیرۆکە زۆر بەناوبانگە ئەو حرەسە بەعسیەکە دوو لە ڕووی بینەران و جەناویش تاکە نالێکی پێدا بوو لە باتی خیارەکە واو کاکە چیرۆکە ئەوانە چیرۆکی زۆر گرنگن بەڵێ کەعەدنان گیان زۆر تایبەتن دەبێت ئەوانە هەموو بکرێتە فیلم بەڵام لەگەڵ ئەوەش جارێکی کە باسی ئەوە دەکەینەوە لە بابەتی خۆمان دەرناچین دەبێت سروشت بە جوانتر و بە شێوازێکی دیکەی مۆدرن بەناو فیلمەکانمان بەکار بێت دەتوانین ئەو بەندیخانەیە باسمان کرد لەناو ستودیۆکی زۆر جوان دروست بکەین دەتوانین ئەو ژووری ئەو خانمە بێرە دەتوانین لەناو لە کۆنتترۆلی خۆمان چاوەڕێ ئەوە نەکەین ئەو هەوایە گۆڕانکاری بەسەدا بێتن و نتوانین ئەو هەوایە کۆنتترۆل بکەین دەبێت ئێمە دەبێت پرۆدیوسەر و ستاف فیلم و بەرهەمهێنان و دەرهێنەر هەموو شتێک دەبن کۆنتترۆلی ئەوە بتوانن بە هەموو دیتێلەکان بوەستن و بە هەموو وردەکاریەکانی ناو فیلمەکە بتوانین چیرۆکێکی زۆر جوان بژێڕەوە بەڵێ کەعەدنان گیان دەسەکانە خۆش بێ برادەریان من داوای لێبوردنەکەم زۆربەتان بابەتەکەتان پرسیارەکانتان یان ڕوونکردنەوەکانتان پەیوەست نەبوو بە بابەتەکە و تەوەرەکەی کەعەدنان بۆیە نەمانەویست دا ببڕین ئەم باسی لە سروشت لە فیلمی کوردیە باسمان لە سروشتە کرد کاتێک کە باسی بازارمان کرد بازاری سینەمای کوردیمان کرد بەڵام بەسمانەوە بۆوە چەند توانێتی لە خزمەتی سروشتا بێت کاسێ باسی سیناریۆمان کرد چەند توانێتی لە خزمەتی سروشتا بێ ئەوە بێت بەڵام ئەگەر بابەتێک لە دەرەوەی پرسیارێکتان ڕوونکردنەوەیەکتان لە دەرەوە ئێمە بوو بێت بۆیە داوای لێبوردنەکەم لەبەر کات و لەبەر نەپچڕانی تەوەرەکەی کەعەدنان نەمتوانی بیخەمە بەرباز بەڵام هەوڵم داوە لەسەر شاشەکە دەرکەوێت بۆی خەڵکی کەکە بیبینێ ئاگادار بێ بەڕێستان بەشدار بوون و بۆ چوونتان هەبوو پرسیارتان هەبووە کەعەدنان گیان من لە کۆتاییە دەستخۆشی لێکم و ئەگەر پرسیارێ ئەگەر شتێکی کە ئیزافەیەکت هەیە لە خزمەتتان من ئیزافە زۆر بەڕاستی دەکرێت لە کاتێکی دیکەی جیاواز زیاتر قسە بکەین لەسەر ئەم بابەتە و لەسەر هەموو وردەکاریەکانی سینەمای کوردی و لەسەر ئەو پێشهاتانەی کە سینەمای کوردی سینەمای کوردستانی و فیلمی کوردی چاوەڕێ دەکاتون لەسەر ئەو پێم خۆش بوو بەڵام ئێستا کاتی نییە لەسەر استراتیژی فیلم سازان هی هەمووانە و بە هەمومانەوە هەوڵەدەین ئێرە تێرترکەین دەوڵەمەندترکەین بە سەرچاوی زانستی فیلم سازین جاوە لە خزمەتتاین لە تەوەرێکی کە و لەوانەیەکی کە یا کەعەدنان گیان بە قوربان دەم ئەمن لە خزمەت جەنابتانم ئەمن لە خزمەت هەموو خۆشەویستانم هیوادارم سەری کەسم نەیەشاندبی و کەسم بێزار نەکردبی تەنها ئەوێ دەبانەوێت بە هەموو لایەکمان بە هەموو سینەماکاران و کاک سەرکەوت و ئەو پلاتفۆرمە جوانە دەستی پێوە بگرین و هەمومان دەست بە سینەمای کوردی و بە فیلمی کوردی و بە سینەمای کوردستانیەوە بگرین و بتوانین ئەوەندەی کە هەیە پەرەی پێ بدەین ئەوەندەی کە هەیە جوانتری بکەین ئەو هەموو کەسە جوانانەی کە لە ناو سینەمای کوردستانی و ناو سینەمای کوردی و فیلمی کوردی کار دەکەن بتوانین سەپۆرتی و پشتگیری زیاتریان بکەین بتوانین شانازیان پێوە بکەین و ئەوانیش لەو بڕوایدامە درێخیان نەکردو درێخی ناکەن و ئەکادیمیەکانی سینەما لە سلێمانی و لە هەولێر و بەشی دراما لە زانکۆی دهۆچیش توانیتیان خەڵکی زۆر باش و زۆر چاک بەرهەم بینن بۆ ئەوەی کە بتوان لەناو
سینەمای کوردستانی و فیلمی کوردی شوێن و پێگە و جێگەی خۆیان دیاربی بتوانن مۆری خۆیان هەبێ پەنجەمۆری خۆیان هەبێ بتوانن لە داهاتوودا بە هەمومان سینەمایەک دروستکرێن بە ناوی سینەمای کوردستانی. چاوەکەمی کە عەدنان دەسەکانی تۆش خۆش و برادران هاوڕێیان دەستی ئێوەش خۆش و زۆر سپاسدانەکەین کە هاوکار بوون بە پرسیارە جوانەکانتان بە سەرنجە جوانەکانتان. ئێوە با بڵین چاوجی گەشەدانن بە فیلمسازان و فیلمسازان ئێمە لە خزمەتی ئێوەین و بەڵکو بە هەمووشمانەوە هەوڵدەین خزمەتێکی گەورە بە میلەتەکەمان بکەین بە لە هەموو چەمکەکان بتوانین لە ڕێ فیلمسازیەوە هەموو چەمکەکانی میلەتەکەمان بەرەو پێشکەوتن و بەرەو قۆناغێکی باشتر بەرین. کا عەدنان گیان جارێکی کە دەست خۆش و زۆر سوپاس بۆ هەر هەمووتان ئازیزان ئەوە هاتینە کۆتایی